چەندین جار جوابی بۆ ناردومە شەخسی ئەردۆغان و دەدی لاهور تەواو بە کۆتایی پێدێت. ئەمە حەلێکی سلمیە تورکیا طرحی کردووە ئەبی استیجابە بکرێت. زۆر زەخترا سەرکێتی نیشتیمانی کوردستان کە دەبێەوە ڕوبەڕووی پەکەکە بدەوە دەبێت ڕێگە بدەن جێشی تووشی چۆن لە زاخۆ و لە دهۆک و لە شارەکانی تر هاتووە دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگە بدا جێشی تورکی بێت بۆ ئەم ناوچانە دەبێت هاوکارمان من دەستگای زانیاری و دەستگای دژە تیرۆر بۆ هێزی پێشبەرگە شەڕی پەکەکە بکەن. زۆر بەڕوون و ئاشکایی لە هەموو تارەکان بێ ئەوەی بیشارمەوە حراممان کرد شەڕی براکوشی دەبێت دەرس وەگرین و پند وەرگینەوەی کە کردمان لە ڕابردوو. جارێکی تر ڕێگە نەدەین دوژمنەکانمان بەکارمان بێنن ڕووی تفەنگەکانمان لە ڕووی هیچ کوردێکی هیچ پارچێکی تری کوردستان بکەین. زۆر ڕوون و ئاشکرا بێمنەتانە دەماموت ئێمە ئامادەنی شەڕی پەکەکە بکەین. تەمان تورکیا ئەمەی پێ قبوڵ نەدەکرێت. تورکیا دەبێت بۆ خەڵکی تر دەگا بۆ کاکە من نایکەم. خزمەتکاری میلەتەکەی خۆمە بەڵام خزمەتکاری هیچ وڵاتێک نابم. سەراحەت پێت بڵێ ئەمە هەموو شتێک دژی پەکێکایە بە ئاشکراوەتمە حرامە لای ئێمە شەڕی پەکەکە ناکەین. ئەوانە داگیرکەرن ئەوانە بڕیاری ئەوانەیە کە بێن و نەڕۆنەوە جگەلەوەی سەروەتی ژێرزەمینمان چەند ساڵە دەیبەن بە تاڵانی دەبن ئێستا هاتوون سەروەتی سەر زەویش کە بڕینەوەی دارەکان بوو بە چاوی خۆتان دەتان بینی هەردواییش زەویەکان داگیر دەکردین و ئامادە نەبوون تێبگەڕێنەوە. بێمنەتم بەرامبەر بە دوژمنەکانم بەڕاستی دوژمن یان دەتکوژە یان دەیکوژی قەت نەترساوم لە دوژمنی خۆم. ئیشی بەردانەش زۆر خۆشە دوژمنیشت بێ مەردانە ئیشەکەت لەگەڵ کات. ئەمانە هەموو هەڵوێستی نیشتیمانی ئێمە بوون